ئاگاداریەک لە کۆمیتەی بەڕێوەبەری ڕێوڕسمی ڕۆژی کۆمەڵە. ڕێوڕسمی ئەمساڵی ڕۆژی کۆمەڵە لە مقڕی ناوەندی کۆمەڵە بەهۆی باڕوودۆخی تایبەتی نەخۆشی کۆرۆنا بە شێوەی ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هاوکات لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو دەکرێتەوە. بەرنامەکانی ئەم ڕێوڕسمە بریتی دەبن لە وتاری سیاسی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لەلایەن هەوڕێ ئیبراهیمی عەلیزادە، خوێندنەوەی پەیامەکان و چەند بڕگە و بابەتی هونەری. کات ڕۆژی یەکشەممە 26 مانگی ڕێبەندان ڕێکەوتی 14 فێڤریە سەعات 5 ئێوارە بە کاتی تاران. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. کۆمیتەی بەڕێوەبەری ڕێوڕسمی ڕۆژی کۆمەڵە زەرگوێز.